هەر لا درێژە یاریەکانی هەفتەی دووەمی خولی پلەیەکی کوردستان و کۆمەڵی دووەم كویە لە یاریگەی خۆی و بامەدەبوونی هەندێکی بەرچاو میوانداری شەقڵاوەی کرد. شەقڵاوە لەگەڵ دەستپێکردنی یاریەکە زوو گورزی خۆی وەشان لە خولەکانی 6 و 16 دوو گۆڵان لە ڕێگەی جەوهەر نەجم و هۆگری یوسفەوە تۆمار کرد. یاریزانی کۆیە زۆر هەوڵی یەکسانکردنەوەی ئەنجامەکەیان دەدا، بەڵام سەرکەوتوو نەبوون و نیوەی یەکەم بە 2 گۆڵی بێبەرامبەر بە سوودی شەقڵاوە کۆتایی پیادا. نیوەی دووەم یاریەکە یاریزانی یانی کۆیە لە ئەفشارەکانیان بۆ سەر تۆڕی گۆڵی شەقڵاوە بەردەوام بوون تا لە خولەکی 55 دا وڵات عەبدوڕەحمان گۆڵی یەکەمی بۆ کۆیە تۆمار کرد و جیاوازەکەی کەم کردەوە بۆ گۆڵێک. لە خولەکی 92 دا ستەنگەر جەبار گۆڵی دووەم و یەکسانی بۆ کۆیە تۆمار کرد. یاریەکە بە 2 گۆڵ و بە یەکسانی بە کۆتا هات. بمێکسان بوونە هەردوویانە یەکەم خاڵیان لە خولەکە بەدەستهێنا و لە هەفتەیدا توشکۆیە دەبێتە میوانی ئەکرێ و شەقڵاوەش بۆ ڕوبەڕووبوونەوەی خاکگەشتی شاری کەرکووک دەکات. یاریەکە ئێمە باڵاتە دەستبووین، بەڵام گۆڵ نەدات لە کۆتاییەکانی یاری مۆفەق بووین باش و توانیمان لە جگەیمی دووەم 2 گۆڵ تۆمار بکەینەوە. دەمانتوانی گۆڵی زیاترش، بەڵام شەنس یاوەرمان نەبوو. چەند تۆپمان لە ئارزەیدا تۆپمان هەزممان چوان، بەس ئینشەڵڵا یەکەم گەمە دایمەن تۆزە قورسە بشەڵا لە یاریەکان کرد تعویز دەکەینەوە و دەستخۆشی یارزانەکان دەکەم. ڕاستی یارێکی باشیان کرد، بەڵام شەنس یاوەرمان نەبوو دەتوانم بڵێمەوە یاریە. ئێمە وەکو یانێوەری شەقڵاوە بۆ 3 خاڵی یاریەکە هاتبووین، خۆشمان ئامادە کرد بوو 3 خاڵی یاریەکە بەدەستبین. هەو بۆ هەردەستپێکی یاریەکە بە هێڕش و گۆڵ تۆمارکردن دەستمان پێ کرد. دواترەوە بوو جێمی دووەم پیلانی ڕاهێنەر یاریزانی پیشەگەری دەرهینا لە یانێوەری شەقڵاوە. یاریەکە 2 گۆڵمان لێکرا، هیچ کێشەیەکمان نەبوو. بەرامەوەی گلەیمان هێوەکو شاندی یانێوەری شەقڵاوە لەسەر ناو بژیوان، ئەویش نانی نەگۆڕینی یاریزان لە کاتی دەقەی ئیزافە کە ڕاهێنەر 2 یاریزانی ناردوونەوە لە ئەوی تەبدیل بکرێ نەیدەگۆڕین، ینی چەند دەقەیەک بەسەر تێپەڕی نەیدەگۆڕین. ئەمە گلەیمان لەسەر هەندێک خاڵی یاریەکە هەبوو لە بەڕێوەبردن، گەرنا شتێکی زۆر تەبیعیە و 2 خاڵێکی یاریەکەشمان بەدەستینەی هیوادارین یاریدادێ براوە بین.